کاتتان باش استراتیژی ئەم شەومان لەسەر دوو تەوەری گرنگە سەرەتا لە دۆخی عێراق و ئەم بڕیارانە دەستوریانەی دادگای فیدرالیەوە دەست پێ قسە و گفتوگویان لەسەر دەکەین. تەوەری دووەمیشمان تایبەتە بە ئەندامبوونی فنلەندا و سوید لە هێزەکانی ناتۆ و دوایین گرفت و دەرەنجامەکانی شەڕی رووسیا و ئوکرانیا تاوتوێ دەکەین. بەڵام سەرەتا لەسەر دۆخی عێراق بەڕێزان حەوت مانگ بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا تێپەڕێ و هێشتا حکوومەت پێک نەهێنرا و ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخەکە خراپتر و ئاڵۆزتر دەبێت. لەلایەکی دیکەوە چەند بڕیارێکی ئەم دواییانەی دادگای فیدرالی عێراق ئەگەر دۆخەکەی خراپتر نەکرد بێت ئەوە بە دڵنیای باشتریشی نەکردووە و کاردانەوە لێکەوتەی سیاسی و ئابووریان هەبووە. ئەم پرسە تەوەری یەکەمی ئەم شەوە لە ماوەی 30 خولەکدا تاوتویان دەکەین لەگەڵ بەڕێزان دکتۆر گۆڤەن شێروانی کە لە ستۆدیۆی ناوەندەوە لەگەڵما، هەروەها بەڕێز کاک محەممەد کەحلاوی شڕۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمانە. سەرەتا لە جەنابتەوە دەست پێ دەکەم دکتۆر گۆڤەن، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. چەند ڕۆژێکە لە میدیاکانی ناوخۆی عێراق و لە دەرەوەش دەردەکەوی و لە دەرەوەی ئەوانەی هەرێمی کوردستان و جێگاکانی دیکەش قسە لەسەر ئەو بڕیارانەی دادگای عێراقی دەکەی بە تایبەتی لەسەر پرسی نەوت و گاز و ئەو بڕیارانەی کە بەم دواییەش لە دادگا دەرچوون لەسەر دۆخی عێراق و ئاسایشی خۆراک دیسانەوە دۆخەکان ئاڵۆزتر کردووە. جا ئەم دوو بڕیارەی دادگای فیدرالی لە ماوەی ئەم سێ مانگەی ڕابردوودا کە دەرچووە دۆخی عێراقی بەرە و کوێ بردووەوە تا چەند پێدوایە گرفت لە بەردەم دروستکردنی حکومەت دروست دەکەن ئەم بڕیارانەی دادگای فیدرالی. سلااوڕێزم بۆ کەناڵی کوردستان بیستار و بینێرانی عزیز و بۆ بەڕێستان و میوانە بەڕێزەکەی. بەڕاستی لە دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدرالی ژمارە 59 لە 15 شوباتی ئەم ساڵ باری گفتوگۆ لەگەڵ بەغدا زۆر ئاڵۆزتر بوو. ئەمش لە دوو لایانی سەرچیە. یەکەم شت پێش ئەو بڕیارە ئەو گفتوگۆیە کە لەگەڵ بەغدا دەکرانی نزیکەی 15 خۆست زیاتر شاندی هەرێمی کوردستان سەردانی بەغای کرد و گفتوگۆی دەکرد لەسەر چەندین ئەم مەلەفاتانەی کە معلق بووە وەک مەلەفاتی نەوت و بوجە و پێشمەرگە و مادەی 140. بەڵام دوای ئەو بڕیارە وەزعەکە تۆزێ ئاڵۆز بوو. ئێستا بیر لە مەلەفەکان کەنا کە تەنها سەخت لەسەر مەلەفی نەوت دەکەن کە ئەوش مەلەفەشی یەکە لە 4 مەلەفی معلق مابین بەغا و هەولێر. ئەوەی کە وەزعەکەی تێکدا با بڵێن بەو شێوازە بە شێوازی پێشتر وەک گفتوگۆ دەکرا وەک دوو هاوبەش کە هاوبەشن لە وڵاتە ڕوحیتەکەنەوە عشکە بوو. ئێستا بنەوەی بەس جۆرەی ئەمر باز دەکەن، ئەمرەکەیە دەبی تەنفیزکەن و ئەو نەفسیەتێک کە هەوو پێشتر بە هەمان نەفسیەتێ قسە ناکەن و هەموو تۆپەکە خرایتەوە مەیدانی وزارەتی نەوتی عێراقی کە ئەو وزارەتیش فن نییە بۆی نییە بڕیاری سیاسی بدا ئەم کێشەیە کە 17 ساڵە معلق ماوەتەوە ناترێن بەو مادەی بەو ماوەی هەفتەکە هەل بکرێتەوە یاخ بەو ماوەی دوو مانگە علاج بکرێتەوە. ئەوە یەک. دواتریش مەسەر بێنە سەر بڕیارە ئەسلیەکەی زۆر شۆڤەکاری سیاسی لە ناو هەرێم و دەروی هەرێم اتفاقیان کردووە کە ئەم بڕیارە نادەستوریە و ناعادلانەیە و کارتەکی سیاسی زۆڕۆنی لەسەر هەیە. هەر لەسەر ئەم بابەتە ڕەنگە دوو زۆر لە بەرنامەکان باسکرابی چەندین مادەی دەستوری هەیە. دەستوری عێراقی 2005 پێشیل کراوە لەم بڕیارە لەوانەیە ئەگەر حەز دەکەی باسی کەم مادە 1 و 116 و 117 کە علاقەی بە تەکوینی فدرالی حکومەتی عێراق و پێگەی هەرێمی کوردستان وەک هەرێمێکی دەستوری ناو عێراق ئەوە یەک و هەروەها دوو بڕگەی زۆر گرنگ هەیە لە دەستور مادە 120 و 121 کە 120 دەلێ هەرێم مافی هەیە دەستوری خۆی دابنێ واتە یاسایەکانیش لە هەمان ئەو مافەیە و مادە 121 دەلێ هەرێمی کوردستان تەواوی دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی و قەضایی هەیە. ئەم دوو بڕگەیە هیچ ڕەچاو نەکرا لەو بڕیارێکە دەرچوو و زۆر سەختی کرد لەسەر بڕگەیەکی زۆر گرنگ بڕگەی 112 و 110 بمنا 110 تایبەتە بە سەلاحیاتی حەسری عێراق. لە 110 چەندە و بابەتێکی قانونیە ژمارە 3 دەڵێ حکومەتی عێراق بۆی هەیە سیاسەتی دارایی دابنێ بەڵام تەنفیز ناکاتن دانان سیاسکە. هەروە ئەم بڕگەیە ئاماژە ناکە بە نەوت و گاز، ئاماژە بە سیاست دی. سیاست داراییس دەگریتەوە بودجەیە وەرگرتنی قەرزەوە نرخی دراوە سیاستەکانی بانقی مرکزی تا دوایی، بەڵام ئاماژە بە نەوت و گاز ناکە.
برگەی کە گرنگە زۆر خلافی لەسرە لە هەمان بڕیاری محکمەی اتحادی ئاماژەی پێدەکات 112 و هەرێمیش لەسەر ئەساسی هەمان برگە ئەم بڕیارەی ڕەت دەکاتەوە. 112 چ دەلێ ئەو چێلگانە کە ئێستانە حقوق الحالیە کەواتە لە دوای دەرچوونی دەستوری 2005 چەندین چێلگە ئەگەر هەبوایە ئەمە بە شەراکەت ئیدارە دەکرێت نێوان حکوومەتی فیدراڵ و پارێزگاکان و هەرێم. بەڵام چێلگەکانی هەرێم زۆربەیان چێلگەی نوێنە واتە ئەو بورگە نانگرتەوە. کام بەرگە داگرتەوە بەرگەی 115 کە لە دەلی هەر شتێک لە دەروی سەلاحیەتی حەسریبی دەکەوتە سەلاحیەتی پارێزگاکان و هەرێم. ئەو بڕیارێک کە دوێنش دەرچوو کە حکوومەتی کاربەڕێکەر لە ئێستادا بۆی نییە هەندێک بڕیاری گرنگ بدایە خود اتفاقی گرنگ بکە ئایا ناڕاستە و خۆ پەیوەندی بەوە شەونیە کە حکوومەتی کاربەڕێکەر لەسەر پرسی نەوت و گاز ناتوان لەگەڵ هەرێمی کوردستاندا بکەوێتە بکەن. بەڵێ بەتەکید هەتا ئەو وەسفەی کردی تەصریف الأعمال اليومية بابەتی نەوت بابەتێکی استراتیجیە بۆیە ئەم حکوومەتە ئێستا کە حکوومەتی تەصریف ئەعمالە بە وزارەی نەوتەوەش بۆی نییە ئەم بڕیارە گەورە بداتن و ئەو مشکلەیە گەورەیە کە 7 ساڵە معلق ماوەتەوە ئێستا حەلکاتەوە بۆی ئەو بڕیارە تەفسیر دەکرێت بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان لە ڕەتکردنەوەکەی بڕیاری محکمەی اتحادی ژمارە 59. بەڵێ دەچمەلای میوانەکەم محەممەد کەحلاوی کە لە بەغداوە بەڕێگەی سکایب لەگەڵمانە. بەڕێز محەممەد کەحلاوی جێ لە قسەکانی میوانەکەم بوو لە ستۆدیۆی ناوەند بۆ دەبێ دادگای فیدرالی لەم دۆخە هەستیاری ئەمڕۆی عێراقدا هەموو پرسەکان بە سیاسی بکە دەستور وەلاوە بنێ لە هەمان کاتیشدا نەکار هەرێمی کوردستان بەڵکو و بڕیاری وابدە تەواوی گەلانی عێراق تێدا زەرمەندە ببن. بسم الله الرحمن الرحيم. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەران لە هەمان کاتدا بینەرانی کەناڵی کوردستان 24. دەمەوێت لە سەرەتا من دکتۆر محەممەد کەحلاوی برای بەڕێز بە ڕاشکاوی قسە بکەین بە ڕاشکاوی وەکو عێراقیەکان قسە بکەین ناوەکو کەسانی حزبی بۆ سەربەلایەنێک قسە بکەین ئێمە وەکو عێراقیەکان قسە دەکەین لە باکوورەوە بۆ باشوور بەم شێوازە قسە دەکەین باش دەزانین کەوە سامانەکانی عێراق بۆ تەواوی عێراقیەکانە بۆ لایەنێکی دیاریکراو نییە. ئەمە کە شتێکی ڕوون و ئاشکرایەک دەستور ئاماژەی پێکردووە کەوا میوانەکەشت باسی کرد ئەوەی کە باسی کرد ئەم سامانە بەڕێوە دەبدرێت نەوت و غاز لەلایەن حکوومەتی فیدرالی بەرەو دەبرێت و دابش دەکرێت بەسەر تەواوی ڕۆڵەکانی گەلی عێراقدا. ئێمە لە ماوەیەکانی ڕابردوودا کاتێکەوە بودجەی هەرێمی کوردستان داوای دەکرات لە حکوومەتەکانی ڕابردوودا داوا دەکراکەوە پارەی قوتی گەلی کورد بدرێت بە تەواوی بەبێ کەم و کورتی. من لەو کەسانە بووم کەەوە داوام دەکرد لە تەواوی کەناڵە عێراقیەکان لە کەناڵە کوردەکەمیان ئەوانی دیکە داوامان کردووەکەوە شایستەدارەکانی کورد بەبێ کەم و کورتی بدرێت. ئەمە لایەنێکی دیکە کە قسەی لەسەر بکەین کە بابەتێکی دیکەی گرنگە بابەتی سامانی نەوت سامانی تەواوی عێراقیەکانە ئەو بڕیارانەی کەوا لەلایەن دادگای فیدرالیەوە دەردەچێن تانا لە بابەتی ئەنجامی هەڵبژاردن درا دادگای فیدرالی بڕیاری خۆیدا سەبارەت بە تانەی هەڵبژاردنەکان. بەڵێ دواتر ئەنجامەکان پەسەند کران ئەو کاتا هەمووان لەسەر ئەوە ڕێککەوتنکەوە بەڵام کاتێک دێنە سەر بڕیارەکانی دیکە بۆچی بڕیارەکانی دیکەی دادگای فیدرالی جێبەجێ ناکرێن پرسیارەکە ئەوەیە ئاخە بۆچی هەندێک لە بڕیارەکان جێبەجێ دەکرێن هەندێک لە بڕیارەکانی دیکەی دادگای فیدرالی جێبەجێ ناکرێت وەکو میوانەکەت ئاماژەی پێکرد. بەڵێ من نفط الشمال هذا غير منصف لأنه نحن عراقيون وهذه ثروات لكل أم سامانا ساماني تواوي عراقي كان أما للايك للاشي ديكوا يعني الأمن الغذائي الغذائي نحن نعلم هذه ليست ميزانية ديار
کێشەیەکی تەکنیکی هەیە بە زووترین کات دەگەڕێمەوە لای میوانەکەم لە بەغداوە دکتۆر گۆڤن ئێمە زۆر جار ڕخنە لە بڕیارەکانی حکوومەتی عراقی دەگرین و جێ خۆشتی ئاماژە بە ڕخنەکان کرد و لە بەرسی ڕخنە لێ دەگرێت لە ڕووی یاسایی و بەڵام خۆشمان لە ناوخۆی هەرێمدا ئاگرفتمان لەسەر پرسی نەوت و گاز نییە بۆ نمونە کۆن یاسای نەوت و گازی ئێمە لە هەرێمی کوردستان سارێکە زۆر دەکرێت ینی هەتا لە سوۆشال میدیا و لە ئێمەی لە ڕاگەیانکار و لە خەڵکی تریش گوێمان لە دەبێم قسانە دەکرێت بەڵێ خۆی یاسایەکمان هەیە بە ژمارە 22/2007 یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان لەم یاسای ئاماژە دەکرا بە چەندین کۆمپانیا لە ژێر چتری ئیداری و وزارەتی سامرفروشەکاندا بمەزرێ بەڵام ئەم تشکیلی هەیکلەکە دواکەوتووە چەندین کۆمپانیای پسپۆری هەیە کۆمپانیای پشکنین بۆ نەوت کۆمپانیای پاڵۆگەکان کۆمپانیای تەسویقکردنی نەوت وەک کۆمۆ وەک هاوشێوەی سۆمۆ بیتن بەڵام ئەم تشکیلاتە تا ئێستا دانەمەزراوە ئەمەش تەقسیری حکوومەتە ڕەنگە لەوانەیە کادرێکی ئیداری و فەنی تەواویە نەبی تاکو ئەو مؤسساتەی لە ناو وزارەتی سامرە سروشتەکان دابمەزرێن و بتانی ئەرکەکانی کە بە شەریکات ڕادەسپێردرێ ئەوان بیکەن ئەو کاتی کورفەکەش کەمتر دەبوو لەسەر هەرێمی کوردستان و لەسەر حکوومەتشەوە بەڵێ باشە پرسیارێکتر ئەوەیە کە ئەگەر هەناردەکردنی نەوتی کوردستان ئاوە کێشەدار بیان گرفتی ئاوای لێ بکەوێتەوە بۆ لە سەرەتا و بڕیانماندا ئێمە نەوتی هەناردە بکەین سوپاس بەو پرسیارە سەرتاوە لە یەکەم جار بودجەی هەرێمی کوردستان قەتعکرا لە بەغدا لە مانجی 2014 بوو ئەمەش مخالفی دەستورە چونکە التزاماتی حکوومەتی فدراڵی بەرامبەر هەموو پارێزگاکان و هەرێمەکان بێ ئەو مستحقاقی بنێرن حکوومەتی هەرێم ناچار بوو بە فەرمی مانجی 5 2014 هەناردەی نەوت بکاتن بە ڕاستەخۆ لۆ دەرەوە ئەوەی کە ڕوویدا مانجی 6 2014 داعش زاڵ بوو و چەندین پارێزگای عێراق داگیر کردەوە بۆیە حکوومەتی عێراق کەوتە ژێر فشارەوە و حکوومەتەکە گۆڕا مانجی 8 2014 حیدەر عەبادی بووە سەرۆکوەزیران و عادل عەبدمەدی بوو وەزیری نەوت ئەو کاتە یەکەم ئیتیفاقی نەوت اتفاقی باشی نەوت و گاز مابینی هەرێمی کوردستان مانجی 12 2014 ئامادەکرا کە ئامادە بریتی بوو لە 400,000 بەرمیل هەناردەی دەرە بکرێتن 250,000 کەرکووک و 150,000 هەرێمی کوردستان ئەگەر تەسلیمی بەغا بکرێ بۆ تەسویق ئەگەریش تەسلیم نەکات داهاتەکەی تەسلیمی وزارەتی دارایی دەکرێت بە مقابل تەواوی پشتی هەرێم لە بودجەی اتحادیە هەناردە دەکرێت چەند ساڵێک بەڕێوە چوە ئەوتیفاقە بەڵام دواتر تەفسیراتی جیاجیا بوو دیسان کێشە و کۆسپە کەوتە ناو ئەوتیفاقەیە بۆیە دواتر بە تەواوی جێبەجێ نەکرا بەڵام ئەوەی کە گرنگە ساڵانی ڕابردوو 2020 ئەو اتفاقە هەبوو وە لە خودی بورگەکانی یاسای بودجەی عێراق تەسبیت کرابوو کە بڕی 400,000 بەرمیل ئەگەر تەسلیمی وسۆم نەکرێت بڕەکەی تەنزیل دەکرێت لە حسەی هەرێم لە پشتی هەرێم لە بودجەی عێراق وایە سەردەم حکوومەتەکانی پێش حکوومەتی ئێستا تعاملیان دەکرد لەسەر بابەتی بەرهەمهێنان و هەناردەکردنی نەوتی هەرێم بە شێوەیەکی اعتیادی وەک بابەتێکی قانونی کەستانەی لە قانون دەستوری نەبوونی ئەم پرۆسەیە دەرهێنانی نەوت و هەناردەکردنی نەوت و یاسای نەوتی هەرێم کەس تەعنی نەکردەوە لە هەمان کات لەبیر خۆمان نەچوێنن عێراق ئێستا بۆشایەکی یاسایی هەیە لە 2007ەوە ڕشنووسی یاسای نەوت و گازی عێراق ئامادەکرایە بەڵام پەسەند نەکرا ئەمەش خۆیەکەی ئەمەیە خۆی اتفاقی لایەنی سیاسیەکان هەبوو لەسەر ڕشنووسێک دوای ئەو ڕشنووسە ڕەوانەی ئەنجومەنی شوڕای دەوڵە کرا ئەنجومەنی شوڕای دەوڵە بەپێی دەستور سەلاحەتیە تەنها لایەنی شەکلی دەستکاری بکرا بەڵام دەستێوەردانی زۆر کرا ئەمەش مخالفی دەستورە و مخالفی ئەو اتفاقی سیاسی لەناو لایەنە سیاسیەکان اتفاق کرابوو لەسەری بۆیە پەسەند نەکراوە لەو کاتەوە بە معلقی ماوە بۆیە ئێستا بۆشایەکی یاسەیە طبعا ڕەنگە هەندێک کەس سوودمەند بن لە ناو حکوومەتی فدرال بەو بابەتە چونکە دەستیان فراوان دەبی لەسەر وەک وزاری نەوتی عێراقی بۆ نمونە چونکە هیچ سنوورێک نییە لۆ ئەنجامدانی چەندین گرێ بەست بە ناوی جەولات تەراخیز کە ڕخنێکی زۆر لەسەرە چونکە تێچووەکی زۆر هەیە لەسەر ئەرچی بودجەی فدرالی و پسپۆرانی ناو عێراق ڕخنیان لێ دەگرت پێشوە ئێمە بزانین وردەکاری چییە و ئەوەی گرنگترین شت لەو بابەتە ئەو گرێبەستانەی ئەنجام درا مەبەستیان ئەو بوو زیادەکردنی بەرهەمهێنانی نەوت لە کاتێکدا خۆی سنوورێک دانرایە بۆ ئەم بەڕێی کە عێراق بۆی هەیە هەناردەی دەرەوبکە بەپێی ئەندامبوونی لە ئۆپک دواتر بەپێی بڕیارەکانی ئۆپک پلەسەوە
بۆیە قیمەتی نییە تۆ ئینتاج زیادکەی ئەگەر تەنها ڕێگە بە بڕێکی سنووردار هەبێ بۆ عێراق هەناردە بکرێ. بۆ نمونە کە یەکەم اتفاقی ئۆپیک پلس ئەنجامدرا لە مانجی 2020 لە ناو ئەزمەی کۆڕۆنا ئەو کاتەی بڕیاردرا 9 ملیۆن تقریبا 10 ملیۆن بەرمیل ڕۆژانە کەم کرێ پشتی عێراق لە 3 ملیۆن و نیو ملیۆن بەرمیل هاتە خوارێ بۆ 2 ملیۆن و 100. بۆیە ئەو کاتەی تۆ قیمەتی نییە زیاترن تازکەیت تۆنا حەقتێ ئەوەندە هەناردە بکە. ئەگەر ژێرخانێکی پیشرازی تەواو هەبایە ئەو زیادەکە عێراق ئەیتوانی هەناردەی پیشرازی پترۆکیمیات بکە یاخود پاڵاوگەکانم، بەڵام توانایان نییە لەوانە، بۆیە زیانش زۆر دەبەخشرا بە بودجەی عێراق و مالیەی عێراق لەو کاتەوە. بەڵێ هیوادارم گرفتەکەمان لەگەڵ میوانەکەمان لە بەغدا بە زووترین کات چارەسەر ببێ، ئەگەر چارەسەر نەبوو هەر لەگەڵ جەنابەت بەردەوام دێن بن ئەو کاتێک چارەسەر بوو دەگەڕێمە لای میوانەکەم لە بەغدا. بەڵام بابەتێکی دیکەش ئەوەیە، ینی پێیوەستە بە هەمان پرسیارەکەی پێشەوە ئەگەر گرفتی ئێمە لەگەڵ حکومەتی ناوەندا لەسەر پرسی نەوت هەبێ لە چەند ساڵی ڕابردوودا ئێستاش گەیشتۆتە کرۆپکی تەقینەوە، چۆن دەتوانین گاز هەناردە بکەین کە ئەوە یەک لەو پرسانەی ئێستا دەوروژێندرێ، ئێستا پرسی هەناردەکردنی گازی سروشتی کوردستان بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و ناوچەکە. ئەو اتفاقانەی پێشتر کراوە دوو تێبینیم هەیە لەسەری. یەکەم جار مووقفی حکومی عێراقی لە 2014 کە زۆر لاواز بوو، ئەو کاتەی داعش دەستزاڵ بوو بەسەر یەک لە سەرچەی ڕوبەری عێراق، بۆیە ناچار بوو بە هەر شێوەیەک کێشەکان کەم کاتەوە. بۆیە ئەو حکومەتە هەمان حکومەت نییە کە بە مەجبوریەت مانجی 2014 ئەو اتفاقی کە لەگەڵ هەرێم، بەڵام دواتر کە وەزعی بەقوت بوو پاشگەز بوو لەو اتفاقا تەفسیرێکتر دۆزیەوە لەو اتفاقانێکەوە واتە دیسان کێشەکە ڕووی داوە و ئەو اتفاقانە بەداخەوە بە شێواژێکی نووسرا و نەکرا بە شێوە اتفاق بدرێتە بەردەم پەرلەمان واکو مساعدەکە پێ ببتە ئالیەتێکی بەردەوام سستەینەبڵ با بڵێن نێوان حکومەتی هەرێم و عێراقی فدراڵ چۆن معاملە بکەنەوە. بۆی ئەو کێشانە هەردەم هەیە و بەردەوامیشە، بەڵام تەفاهمات هەبوو تا حەدی بوجە، بەڵام دووردەکاری تێدا نەبوو. ئەوەی کە گرنگە لە سەرجەم ئەو اتفاقانە کە بڕیار دەدرا لایانی سیاسی بەشداری دەکرد، لایانی تەکنیکی بەشداری نەدەکرد. بۆیە زۆر شت خاڵەکان هەیە بەندەکانی اتفاق جێبەجێ ناکرێت چکە لایانی تەکنیکی و علمیەوە جێبەجێ ناکرێت، ئیمکانیەت تەطبیق بکرێتەوە. بۆیە گرنگە بۆ ئێستا و ئایندەش لایانی تەکنیکی لە دەرهێنان و هەناردەکردن و بازارکردن و ئەم شتانە ئەگەر بۆ نمونە اتفاقیان کرد هەرێمی کوردستان 600,000 بەرمیل ڕادەستی بەغا بکە، ئەو شێوازە ئەو شتە لە لایانی علمی و تەکنیکیە ممکن نییە، چکە سەردەم ئینتاجەکە دوار دەورەی 450,000 بەرمیلە. بۆیە گرنگە کەسانی تەکنیکی و پسپۆر ئامادە بن، هەندێک جار اتفاقەش دەبێت، بەڵام بۆریەکە توانایش تایبەتی هەیە، ناتوانانی زیاتر هەناردە بکاتن. ئەوە گرنگە. ئەوەی پرسیارەکەی تر باس کرد بنسبەت گازی سروشتی. گاز سروشتی بەڕەسەراحەتەوە چیرۆکەی سەرکەوتنە بەنسبەت هەرێمی کوردستان و چیرۆکەی فەشەل بوونە بەنسبەت عێراقی فدراڵ. بابەتەکەش هۆیەکان لەبەروەیە. عێراق ڕۆژانە ساڵانە عەفوەن 18 ملیار مەتری سێجار گازی سروشتی دەستێنی، لە هەمان کاتە ساڵانە بای 2 تا 3 میلیارد دلار هاوردەی گازی سروشتی و کاربال ئێران دەکا. لە کاتێکدا یەدەگی عێراق لە گازی سروشتی ژمارە 11 لەسەر ئاستی جیهان و تقدیر دەکرێت بە 132 تریلیۆن پێی سێجار گاز. بۆیە وڵاتێک ئەو سامانەی دەوڵەمەندەی هەبی بە گاز سروشتی ناکرێت و هاوردەی گاز بکەی لە وڵاتانی دراوسێ بۆ هەر هۆیەک بیتن. بەس بۆ هەرێمی کوردستان دەیەوێت ئەو پرسە ئێستا زەق بکاتەوە لە ناوەندەکانی ینی ڕاگەیاندن و هەروە لە دانیشتنەکانی سیاسەکانی ئێمە لە دەرەوەی کوردستاندا باز لەو پرسە دەکرێت ئەگەر گرفت بە دوای خۆی دابێنێ لەگە عێراقدا لە داهاتوودا بۆ دەبێت ئێستا ئێمە ئەم پرسە بجوولێنین. ئەوەی کە ڕوویدا لە مانجی شوباتی ئەو ساڵە دوای جەنگی رووسیا و ئوکرانیا بازاری وزە زۆر تێکدرا، چکە یەک لە گەورەترین بەرهێنەرەکانی نەوت و گاز لەسەر ئاستی جیهان و ئەندامەکی سەرەکی لە ئۆپیک پلس رووسیەوە مەترسیەکی زۆر هەیە کە عقوباتێک لەسەر گازی سروشتی و نەوتی کە هاوردە دەکرێت لە وڵاتانی تر لایەن رووسیەوە. ئەو کاتی بۆ ئەو بۆشاییە
توانایش کم هەیە پڕ بکرێتەوە بە تایبەت لە گازی سروشتی کە ئۆروپا بۆ نمونە ساڵانە 155 وزەی خۆی لە گازی سروشتیە ئێستا لە دوای جەنگەکەی ئۆکرانیا کم کراتە 140 ئەلمانیا تەنها 9 ملیۆن بەرمیل نەوت هاوردە دەکات لە رووسیا ئەمە تەختەی بەنسبەت نەوتەکە ئاسانە بەڵام گاز سروشتی بەدیلەکەی زۆر ئەستەمە لەسەر ئاستی جیهانەوە بۆیە لە وڵاتانی غەربی و بە ئەمریکەوە زەختیان کرد لەسەر هەموو وڵاتانی کە یەدەجی گازیان هەیە تاکو بەرهەمی خۆیان زیادکەن و هەوڵ بدەن ئەم کورتێنانەی گاز سروشتی بۆ ئۆروپا داپۆشنەوە ئەمریکا بەخۆی توانای هەرەنگە 125 تا 130 تەختێ بکاتن وڵاتانی تر کە گازی سروشتیان زۆر هەیە جەزائێرە قەتەرە عێراقە بەڵام عێراق کاری نەکردی لەسەرەوە ئەو شتێکە باسمان کرد گازە سروشتی زۆر هەیە بەڵام زۆربیان لە چێلگەکانی خواروی عێراقە و کار نەکرا لەسەری و تا ئێستا زۆربەی ینی حرق دەکرێتن و بڕی ئەو گازێک کە دەسوێتێنرێت 160 و تەنها سوودە 140 دەکەن ئێستا خۆی ڕۆژانە 2.7 ملیار پێی سێزارن تاز دەکرێتن و نیاز وایە لە خلال 2 ساڵ بگرێتە 4 ملیار بەڵام توانای 10 ملیار بەڵام لەو دۆخە مەبەستمەوە بوو لە پرسیارەکە لەو دۆخە ئاڵۆزێکە لە نێوان هەولێر و بەغدا هەیە هەرێم چۆن دەتوانێت گاز هەناردە بکات بەڵێ ئێستا دەرفەتێکی زێرینە بەنسبەت عێراق و هەرێمی کوردستان ئەو بۆشایی کە ڕووداتن لە بازارەکانی گاز بە تایبەت نرخەکان دووقەت زیاد بوو میوانی ساڵی 2021 22 داخی زیاتر دەبی ئەگەر سزاکان لەسەر رووسیا تەطبیق کرا بە تەواوی ئەو کاتێن نرخەکە ڕەگە زیاتر دەبی وەک دەرفەتێکی اقتصادیە وەک مارکتێکە حساب بکەن عێراق و هەرێم دەبی استقلالی بکرێت ئەو دەرفەتە استقلال کاتن کە ئەو سامانە مەوجودە و نرخەکەی زۆر بەرزتر بووە لە نەوت و خاڵێکی گرنگ هەیە هیچ ڕێکخراوەک نییە بۆ گاز سروشتی بلەم سنوورەکە بی بۆ هەناردەکردنی گاز بۆ وڵاتانی جیاجیا بەڵام ئەوەی کە ڕووی داوە عێراق زۆر درەنگ کاری کرد لەسەر گاز سروشتی لە جەولاتی تەراقیس تەنها لە جەولەی 5 وابزانم 2017 کاری کرد لەسەر گاز سروشتی بۆیە ئێستا زۆر دوا کەوتووە لە بەرهەمێنانی گاز ئەو گاز سروشتی پێویست ئێستا لە زۆر شوێن لەگەڵ نەوتەوە دەردەچێت بێ عەزل بکرێتن دوایە کۆ بکرێتەوە دوایە ئامادە بکرێت بۆ یەکەم بەکارهێنانی وێزگەکانی کارەبا کولفەی کەمتر دەبیتن دەکات یەک لەسەر سێ و زیادەکەی دەتوانانی هەناردەی دەرەوەی وڵات بکرێتن زۆر گرنگە عێراقی فدرال و هەرێم تەعاونکەن لە بەردووشت بەڵام ئەمە پرسیارە گرنگەکە خۆی لێرەدا ئەوەیە ینی ئێستا کە حکوومەتێکی کاربڕێکەر هەیە دوایین بڕیاری دادگای فیدرالی ئەوەیە کەم حکوومەتە ئەو دەسەڵاتانەی نییە و ئیتفاقیە گرنگانە ئەنجام بدە مەبەستیشیان بەشێک لە مەبەستەکەیان ئەوەیە کە حکوومەتی کاربڕێکەر لە بەغدا ناتوانێت لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر هیچ یاسایەکی تازە ڕێکەوتن بکە مەبەستیان ئەوەیە کە ئەم دەرگایە دابخەن ئەمە 15 ساڵە عێراقا یاسای نەوت و گازی تێدانە لە غیابی ئەم شتانەدا ئێمە چۆن دەتوانین بەردەوام لەسەر ناردنی گاز و نەوتی هەرێمی کوردستان هەمە هەنجی زۆر گرنگە وەک باسمان کرد یەدەگە زۆرەکە لای عێراقی فیدراڵە بەڵام کاریان نەکردو لەسەری ژێرخانێکی پیشسازی تەواو نەکراوە ئەگەر ئێستا دەست پێکەن ئەو بڕیارێکی سیاسی و جدیەت هەبیتن و ینی بودجەیەکی باش بۆی تەرخان بکرێ لە ماوەی ڕەنگە 2 تا 3 ساڵ بگاتە ئاستی کە ئیکتیفای وڵاتەکە بکات لە گاز سروشتی و توانای هەناردەکردنی دەرۆ بکە بەڵام دەبێت بزانین ئێمە بە ژمارە قسە بکەینەوە ئەگەر گەیشتن ئەو حالەتەش هەرێمی کوردستان و عێراق تەعاونیان کرد لەبارەی گاز سروشتی و ئەو گازە هەموو عەزل کرا لە نەوتەوە لە هەموو چێلگەکانی خواروی عێراق و بۆڕێکی تەواو دروست کرا مابینی عێراق و تورکیەوە ئەو کاتە ڕەنگە 2-3 ساڵی بخاینی بەڵام زۆر گرنگە تەنسیق مابینی هەردوو لە هەبیتن و هەرێمی کوردستان بە تەنها ئەو توانای نابیتن چکە کێشە دروست دەکات کێشە ئەستان زۆر هەیە لەگەڵ لە مەلەفینەوت بۆیە کێشەکان هەر سیاسیین تەکنیکی کێشەی تەکنیکی شەیە پێم بەتاکید ئێمە ئێستا لەسەر نەوت کێشیان کردی لەسەر گاز دووبارە کێشە دەکەنەوە ئەوەی کە گرنگ باسیکەم پێش 3 ڕۆژ لەمەوبەر وزارەتی کارەبای عێراق لەگەڵ وڵاتی ئێران گرێبەستێک نوێ کردەوە کە ڕۆژانە 50 ملیۆن مەتری سێزاری گاز سروشتی هەوردە بکە لە کاتێکدا هەرێمی کوردستان بەقەدەر ئەو بابەتە توانای ئینتاجی هەیە و لەوانەیە تا کۆتای ئەم ساڵە بگاتە بەرهەمەکەی
شێڵگەکانی گاز سروشتی لە کۆرمۆر و چەمچەماڵ بگاتە 700 میلیۆن پێ ئەگەر تەنسیقەکەبی عێراق بۆ ئیستیراد دەکات بە هەمان سعرەکەی ئێران بابێتن لەو شەریکانە لە هەرێمی کوردستان بکڕیتەوە چکە ئەم تەنها تەختەی کولفەکەش دەکاتن ئەو کاتەی بەڵام ئیرادەی سیاسی جددی نییە و زۆر کەس لایەن هەیە لە ناو حکوومەتی عێراقەوە پێی باش ئەو حاڵە بەردەوام بی و عێراق زۆر بە ئەتیماد کاتن لە بابەتی گاز سروشتی و کارەبا لەوەی کە ئیستیراد دەکرێت لە ئێرانەوە. دیارە پرسەکان هەمووی بە سیاسی کراوە گەرنا ئەو بڕیارانەی دادگای فیدرالی لە کات و ساتێکی ئاوادا بۆ دەبێت دەربچێت کە نادەستوریش بێت تەنانەت ئەمڕۆ بەڕێز باڵوێزی ئەمریکا لە عراقش پێی وایە کە دەستوری عراق وەکو پێویست جێبەجێ نەکراوە هیواشی خواست کە هەرێم و بەغدا لە سەرپرسی نەوت و گاز بکەونە ڕێککەوتنێک ئەمانە ئەو گرفتانن کە بە هەڵپە سەردراوی دەمێنەوە چکە ئاسۆی پێکهێنانی حکوومەتی تازە لە عراقدا تا دێ کەس دەبێتەوە تا دێ زیاتر بەرە ئەوە دەڕۆکە عراق لە دۆخێکی ناجێگیرەوە بەرەو ناجێگیرتر هەنگاو دەنێ جا لێرە دیسانەوە پرسیارەکەم هەمان پرسیاری پێشەوە بەڵام بە شێوازێشتر لەم دۆخە ناجێگیرەدا لە دوای بڕیارە نادەستوریەکانی دادگای فیدرالی دەبێ هەرێمی کوردستان موقیفی چی بێ لەو دۆخەدا؟ بەڕسمی هەرێمی کوردستان لە سێ خاڵ مووقف خۆی دەربەری یەکەم شت بریارەکەی دادگای فدرالی ڕەفزی کردەوە بە نادەستوری اعتیباری کرد و دووەم شت باسی کە هەموو ڕێگا یاسایەکان و دەستوریەکان دەگرێتە بەر تاکو مافەکانی هەرێم زامن بکاتن سێم خاڵکە گرنگە بەرگری دەکات لەم گرێبەستانەی کە واژووی کردووە لەگەڵ کۆمپانیا بیایەکان کە بیانیەکان کە التزامەکی ئەدەبی و قانونیە ئەم سێ خاڵە سەرەکیە مووقفی حکوومەتی هەرێمی کوردستانە بە تەسەووریش بەنسبەت عێراقەوە باشترین ڕێگا بۆ چارەسەری کێشەکان گفتوگۆیە بە ڕوحەکی وەتەنی بە ڕوحەکی برایانە دوور لە فشارە سیاسی لەو مولمالەی کە ئێستا ڕووی داوە نێوان دوو کوتلەی سەرەکی لە دوای انتخاباتی پەرلەمان هەڵبژاردنەکە ڕووی داوە ئەمە تقریبان زۆربەی ئەو کاغذی سیاسیە بۆ فشار خستنەوە سەر هەرێمی کوردستان بۆیە چ ئەو سەدفەیەتی لە کاتێکی زۆر کەم ئەوەندە زۆر بڕیاری محکمەی فدرالی دەربچی لە کاتێکدا ینی کێس هەبوو بە ساڵانی زۆر ماوە بۆی پێ ئەوەی حەسم بکرێ و بریار لێسەر بدرێتن. بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی زۆر سپاس کە لە ستودیۆ ناون لەگەڵم بووی هەروەها داوای لێبردون لە بەڕێز دکتۆر محەممەد کەحلانی دەکەم کە لە بەغدا لەگەڵم بوو بەڵام بەهۆی چەند گرفتێکی تەکنیکی نەمانتوانی لەگەڵ بەڕێزیان بەردەوام بین هیوادارین لە دەرفەتێکی نزیکدا قسەیان لەگەڵ بکەینەوە. لە تەوەری دووەمی ئەم شەومان گفتوگۆ لەسەر بە ئەندامبوونی تورکیا بە ئەندامبوونی سوێد و فنلەندا دەکەین و ناڕازایەتەکانی رووسیا و تورکیا باز دەکەین بۆ بە ئەندامبوونی فنلەندا و سوید لە هێزەکانی ناتۆدا دوای ناوبڕێک دێمە وڵاتان. تەوەری دووەمی بەرنامەی ئەم شەوی استراتیژ تایبەتە بە پرسی ئەندامبوونی سوید و فنلەندا لە ڕێکخراوی باکووری ئەتڵەسی کە بە ناتۆ ناسراوە. زۆرینەی وڵاتان پشتیوانی ئەندامبوونی سوید و فنلەندا دەکەن و بەڵام رووسیا دژی ئەو بڕیارە و تورکیاش داوای ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەم پرسە دەکاتن. ئەمە بابەتی گفتوگۆی استراتیژی ئەم شەومانە لەگەڵ بەڕێز دکتۆر سامان سۆرانی کە لە ستودیۆ ناوەندەوە لەگەڵمە هەروە بەڕێز دکتۆر مەجید حەقی کە لە وڵاتی فنلەندا و لەگەڵمانە. سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ دەکەم دکتۆر سامان سپاس بۆ ئەم دەرفەتە و دیارە بەیانی ڕۆژی چوارشەممە سوید و فنلەندا بە یەک پاکێج داوای ئەندامبوونیان لە هێزەکانی ناتۆ دەکەن دوای چەندین ساڵ ئەم وڵاتانە دژی ئەوە بن کە وڵاتەکانیان ببێ بە ئەندامی ناتۆ. بەڵام بۆ نمونە ئەمڕۆ لە پەرلەمانی فنلەندا 188 ئەندام پەرلەمان دەنجیان لەسەرەوەدا کە دەیانەوێت ببن بە ئەندام لە ناتۆ تەنها 8 ئەندام پەرلەمان نەبێت دژی بڕیارەکە بن. دوێنێش لە سوید بە هەمان شێوە ڕێژێکی ئاوا هەبوو. بۆ لە کات و ساتێکی ئاوادا ئەم پرسە دەوروژێنە کە دەزانن رووسیا بە تەواتی دژی بە ئەندامبوونی ئەم دوو وڵاتەیە و مەترسی ئاسایشی رووسیا جارێشتر گەورەتر و زەختر دەبێتەوە لەگەڵ ئەندامبوونی ئەم دوو وڵاتە لە هێزەکانی ناتۆ.
خۆی پێشەوەی وەڵامی بەڕێستان بدەمەوە ئەبێ باس لە بابەتێک بکەین کە پەیوەندی هەیە بە مێژووی فینلەندا و سوید پێکەوە بەرامبەر بە ڕووسیا. ئەمە نزیکەی با بڵێن 800 پێشتر سوید و فینلەندا پێکەوە یەک دەوڵەت بوون لە ناو یەک پاکێج بوون. دواتر تا ساڵی 1990 فینلەندا کەوتە بەردەستی رووسیا و پاش ئەوە ینی وەکو چۆنەڵی دابڕانێک هەبووە لە 1970 فینلەندا توانی پاش ئەوەی شۆڕشی ئۆکتۆبەر ڕوویدا سەربەخۆی خۆی بەدەست بهێنێت تا ساڵی 1939 دواتر ئەوە بوو جەنگی جیهانی دووەم ڕوویدا. پاش ئەوە کە وەکو چۆنەڵێت جەنگ ڕوویدا رووسیا داوای لە فینلەندا کرد کە هەندێ ناوچەی پێ ببەخشێت کە بۆ وەکو چۆنەڵێ ناوچەی استراتیژ بێ بۆەوەی کە بتوانێت بەرگری لە خۆی بکاگەر بێت و ئەڵمانیای نازی هێرشی بەسەر بکات. ئەوە بوو دواتر ئەو ناوچانەی لێداگیر کرد و پاش ئەوەش کە جەنگ بەرپا بوو ئەمانە فینلەندا لەگەڵ ئەڵمانیا یەکی گرت. دواتر لە ساڵی 1945 کە جەنگ ئەڵمانیا تیایدا دۆڕە دووبارە جارێکی تر فینلەندا توانی لە ساڵی 48 با بڵێن سەربەخۆی خۆی بەدەست بهێنێتەوە. منە وەکو مێژوویەک تەماشای بکەین سەبارەت بە سوید طبعا لەگەڵ فینلەندا دش بە رووسیا نزیکەی 11 جار جەنگیان بەرپا کردووە لەو ماوەی ڕابردووە تا ئەوەی کە لە ساڵی 1834 سوید بە یەکجاری وتی من بێلایەنی جار دەدەم و بێلایەنی تاکە منفەزێکە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین خۆمان بپارێزین بەو شێوەی کە فینلەندا و سوید بوونە دوو دەوڵەتی بێلایەن و ئەو بێلایەنیە وەکو چۆنڵێت ناوداریەکی بۆ ئەوان دروست کرد. ئەوەی کە ئێستا دەیبینین ئەم دوو وڵاتە بۆچی هەوڵ دەدەن ببن بە ئەندام لە ناتۆ و ئەوەی کە جەنابتان ئاماژەتان پێیدا کە پەرلەمانتارەکان با بڵێن پشتگیری ئەو بابەتیان کردو کۆمەڵانی خەڵکش پشتگیری ئەو بابەتیان کردو ینی پێش جەنگی ئۆکرانیا و رووسیا دانیشتوان ئەگەر ڕاپرسی بکرایە لە فینلەندا ڕاپرسی بکرایە لە سوید لەوانەیە لە 120 خەڵکەکە دەنگی بەوە بدایە کە ئەم دوو وڵاتە ببن بە ئەندامی ناتۆ بەڵام ئێستا پێچەوانەیە لە فینلەندا بە ڕاپرسی 76% دەنگیان پێداوە و لە سویدیشە بە هەمان شێوە. ئەمە بوای لێکات کە ئێمە باس لە معادلەکانی جەنگەکە بکەین مەترسیەکان کە بۆ نمونە خەڵکی لە سوید و لە فینلەندا دەڵێن رووسیا لەگەڵ هاو نەتەوەی خۆی کە ئۆکرانیەکانن نەیتوانیوە و تەبا بێت و هێرشی کردوتە سەریان و ینی چ جای کە ئێمە بۆ نمونە نەتەوەیەکی ترین چی بەسەرمانە دەهێنێ بۆیە ناچارن بڕیارێن لەسەرەوەداوە کە ببن بە ئەندامی ناتۆ. ئێوە خۆتان دەزانن کە ناتۆ لە ساڵی 1952 دامەزرێنراوە وەکو هێزێکە بۆ بەرگری بۆ ئاسایش بۆ ئازادی و ئەو ئەندامانەی کە لە سەرەتا 12 ئەندام بوون ئەویان دامەزراندووە دواتر ئیستا بوون بە نزیکەی 30 ئەندام بە سوید و فینلەندا دەبن بە 30 ئەندامن و یەکێک لەو ئەندامانش طبعا تورکیا وەکو جەنابتان ئاماژەتان پێی کرد کە ئەمڕۆ وەکو چۆنڵێ ناتەبای لەوەی کە دوو وڵاتی اسکەندەنافی ببن بە ئەندام لە ناتۆ هوکارەکانشی تا ڕادەیەک یعنی لۆجیکی تیان نییە بۆ نمونە دەوترێت کە مەسەرەن ئەو دوو وڵاتە پشتگیری لە حزبێکی کوردی دەکات و ینی وەکو چۆنڵێت پشتگیری لە تێرۆر دەکات کە وان نییە با بڵێن بەڵکو هەوڵێکی سیاسیە ئەگەرچی ئەم هەوڵانە تا ڕادەیەک شکستی سیاسی بۆ تورکیا لەگەڵ خۆیدا دەهێنێ هەوڵێکشە بۆ ئەوەی کە وەکو چۆنڵێت هەندێک پاکێجی تر بەدەست بێنێت یەکێک لەوانە ئەو F-35 کە کاتی خۆی ڕاگیرە پاش ئەوەی کە تورکیا بڕیاریدا موشکی S-400 لە رووسیا بکرێت ئەگەرچی خۆشی ئەندامە لە ناتۆ ئەم کێشانە وەکو چۆنڵێت دەکرێت چارەسەر بکرێت طبعا هەردوو وڵات من ئەوەی کە لە نزیکەوە ئاگادارم سەرۆکوەزیران باس لەوە دەکەن کە هەوڵەکان درا وەزیری خارجی هەردوو وڵات فینلەندا و سوید باس لەوە دەکەن کە پێویستە ئێمە بە دیالۆگ بیلاترال گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەین و نەک تەنها لەگەڵ تورکیا بەڵکو لەگەڵ وڵاتانی تری ئەندامی ناتۆش بۆی کە ڕەزامەندی دەرببڕن. ئێمە ئەوەش دەزانین کەەوە بۆ نمونە سوید و فینلەندا ئامادەکاریان کردو پێشوەختە بۆ ئەوەی کە بتوانن مەرجەکانی ئەندامبوون لە ناتۆ پڕ بکەنەوە. وڵاتێکی بچووکی وەکو فینلەندا کە هەمیشە لە بەرچ
چینگی وەکو چۆنەڵێ رووسیا بووە نزیکەی 5 ملیۆن و نیو دانیشتوانی هەیە مەساحەیەکی بچووکی هەیە کە نزیکەی 360,000 کیلومتر دووجایە بەڵام سنوورێکی درێژی لەگەڵ وڵاتێکی وەکو رووسیا هەیە کە نزیکەی 1360 کیلومترە و ئەمە چۆن بپارێزرێ بۆیە هەوڵی داوە کە مەسەرەن هێزی سەربازی تەجنید بکات نزیکەی 900,000 سەربازی هەیە و لە هەمان کاتیشە نزیکەی 250,000 ڕزەرڤەری هەیە کە باوڵێن سەربازی یەدەگی هەیە کە لە هەر کاتێکا پێویستی بێت ئەو کارە ئەنجام بدات سەبارەت بە ئەندامبوونی ئەو دوو وڵاتە بۆچی گرنگیان هەیە بۆ ناتۆ ینی بۆچی ناتۆش پێی خۆشە ئەو دوو وڵاتە ببن بە ئەندام یەکێک لەوانە وەکو باسم کرد لە ڕووی توانای سەربازیەوە فینلەندا بەهێزە چ لە ڕووی زەمینیەوە بێت چ لە ڕووی هەواییەوە بێەوە چ لە ڕووی دەریاییشەوە بێ بە هەمان شێوە سویدش لە ڕووی لۆجستیەوە بەهێزە غەواساتی هەیە ئەوەی کە پێڵێن ئوبۆت و ئەمانە پێویستن بۆ ناتۆ بۆ ئەوەی کە لە ئایندەیە بتوانێت ئەو ناوچەیی کە پێی دەوترێت دەریای بەڵتیک بپارێزرێت لە هێرشی رووسیا هێرشی رووسیا لە ئایندەدا چکە ئێوە دەزانن سێ وڵاتی بەڵتیکش ئەندام ئەو ناراتیڤەیە ناتۆ و سوید و فنلەندا باسی دەکەن بەڵام لە بەرامبەر ئەوەدا ڕووسەکانیش باس لەوە دەکەن کە فنلەندا و سوید دەیانەوێت ئاگری شەڕەکە خۆشتر بکەن هەموو ئەوروپا ڕاکێشی شەڕەکە بکەن دەمەوێت ئەو پرسیارە لە بەڕێز دکتۆر مەجید حەقی بکەم کە لە هێلسنکیەوە بەڕێگای سکایپ لەگەڵمانە بەڕێز دکتۆر مەجید ئاگاداری ئەمڕۆ پەرلەمانی فنلەندا ئەم بڕیارەی ئەندا پەرلەمانەکان ئەم بڕیاریاندا و بەپێی وتەکانی ماگدەلینە ئەندەرسن سەرۆک وەزیرانی سوید کە چەند کاتژمێرێک بەر لێستا باسی لەوە کرد کە هەردوو وڵات سوید و فنلەندا لە بەیانیەوە فایلی ئەندامبوون پێشکەش بە ناتۆ دەکەن وەکو پرسیارێک سەرەتاش باسم کرد پرسەکە لێرەدا ئەوەیە سوید و فنلەندا دەڵێن مەترسیمان لەسرە بەڵام ڕووسەکان پێیان وایە سوید و فنلەندا ئاگری شەڕ خۆش دەکەن دەیانێت ئەوروپاییەکان بخزێنە ناو شەڕێکی درێژخایەنەوە لەگەڵ رووسیادا ئێوە چۆن لەم پرسە دەڕوانن لە دوای ڕووکانی یەکێتی سۆڤیەتدا و سەربەخۆی وڵاتانی دوای سۆڤیەت هەڕەشەی ئەوە کە هێمناتی لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی فنلەندا و بێتە پێشێ بەردەوام حاضر بووە بەهۆی ئەوە کە رووسیا لە ماوەی ڕابردوودا لە چەند سی ساڵی ڕابردوودا زۆر ناوچەی جێگای کێشەی بەجێ هێشتووە لە کوردستان بگرە ئەرمەنستان بگرە لەگەڵ ئوکراین بگرە و لەگەڵ وڵاتانی دیکەش هەمووی ئەوانە وای کردووە کە فنلەند لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەردەوام باستە هەیدەری ئەندامەتی لە ناتۆ بکات کاتی خۆی ساڵی 1997 سەرۆک وەزیرانی ئەو کاتی فنلەند پاولی کۆنن کوتی مەسەلەی ئەندامەتی لە ناتۆی فنلەند مەسەلەی کاتە ئێستا کاتی هاتووە و هەروەها کاتی خۆی کە سەرۆک کۆماری ئێستای فنلەند کە سەرۆکی پارلەمان بووە ئەو کاتە دەڵێتن ئەندامەتی لە ناتۆدا بۆ ئێمە وەکو ئۆپشنێک هەڵبژاردەیەکە و ئەو هەڵبژاردە کاتی پێویستە بەکاری دێت ئێستا کە رووسیا لە ماوەی بەتابەتی لە 2014 بەدووەوە نیشانی داوە کە هاوسەیەکی جێگای متمانە نییە هاوسەیەک نییە کە بتوانێتن سیاسەتەکانی جێگای متمانە بێتن و بەتابەتی دوای هێرش بۆ سەر خاکی ئوکراین خەڵکی فنلەند و خەڵکی سوێدش و دەوڵەتانی ئەو دوو وڵاتانە گەیشتنە واقعەمە کە باشتر وایە بۆەوە کە هێمناتی خۆیان بپارێزن بۆەوە کە نەبنە تووشی هەڕەشەی هێرش لەسەر لەلایەن رووسیەوە باشتر بنە ئەندامی ناتۆ هەم فنلەند هەم سوێد توانە کە ئەندامەتی ئێمە لە ناتۆدا دژی هیچ وڵاتێک نییە تەنیا بۆ پاراستنی خۆمانە و ئەمە لە گفتوگۆی تەلەفۆنی لە نێوانی ساولی نیستۆ سەرۆکۆماری فنلەند بە پوتیندا ئەمەش باس کراوە پوتین پێ ناخۆشی خۆی لەوە دەدەکەوە بەڵام سەرۆکۆماری فنلەند بە ڕاستگۆیی ناودەی دەکراوە ئەو ڕاستەوخۆ بکرێت کە هەڕەشەکانی ئێوە لەسەر ئوکراین و هێرشەکانی لەسەر ئوکراین ئێمەی ناشار کردووە ئەم ڕێگایە هەڵبژێت لەگەڵ ئەمەش ئەمڕۆ بەسری دەرەوەی رووسیا بە شێوەیەکی زۆر ئارام لەو پەیوەندی هەڵبیست دەبێت بێتی بۆ ئێمە فەرقێک ناکە کە سوێد و فنلەند ببنە ئەندامی ناتۆ و پوتینش لە کۆبنەوە لەگەڵ سەرۆک وەزیرانی دەوڵەتانی هاوسەی خۆی بەتابەتی بێلاڕووسدا باسیەوە کردووە کە ئەندامەتی رووسیا و سوێد و فنلەند لە ناتۆدا کێشە نییە کێشە لەوەدا ئەگەر بنکەکانی لەشکەری ئەو ناتۆ بەرەو ڕۆژەوە بن بەرەو رووسیا واتە بن بەڵام دکتۆر مەجید خۆ دەزانی کە ئەمانە بوون
کە ئەم دوو وڵاتە بوون بە ئەندام لە ناتۆدا ینی هێزەکانی ناتۆ لە باکووریشەوە دەچێتە سەر سنووری رووسیا ینی لێرەدا مەترسیەک دروست دەبێت کە ئەوەیە ئەم هێزانە ڕووی بەڕووی یەکتر ببنەوە هەر ئەوە نییە کە ئەم دوو وڵاتەدا خۆیان بپارێزن. نۆروێژ ئەندامی ناتۆیە و هاوسەیە لەگەڵ رووسیا ینی هاوسێتیان هەیە ناتۆ رووسیا دەمێک هاوسێت لە بەدەیان ساڵ بەلەوە کە سوویەتی بڕۆخێتن هاوسێ بوو بە کێشەی گەورەی ناتۆ رووسیا داوانیان لەسەر مەسەلەی ڕۆژەکانی نۆردستریم بکەن ئەو کاتێککە لە قوتبی شمالدا کە لەوێدا بنتەکانی سەرچاوەکانی وزە دەدۆزرێتەوە لەوێدا لەوانەیە لە داهاتوودا کێشە بوو بەڵام لە حاڵی حاضردا ئەمەی کە هەڵوێستی رووسیا بووە تا ئێستا هەڵوێستێکی ئارام بووە تەنانەت هەر بەکارم کرد سەرۆکۆماری وڵاتی رووسیا پوتینیش وتوێتی کە تا ئەو کاتێک کە هێزەکانی ناتۆ نهێنا ناوخواکی فینلاند و بنتەکانی خۆیان لەوێدا دامنین بۆ ئێمە هەست بە هەڕەشە ناکەم بەڵام لە دوای ئەو دێمە هەڵوێستە دەبڕین بە پێی ئەوە هەڵسکەوت دەکەین. بەڵێ دکتۆر سامان ئەو کاتێک کە ئۆکرانیا بڕیاریدا کە ببێ بە بەشێک لە ناتۆ ئەم فایلی پێشکەشی ناتۆ کرد کە دەیەوێت ببێ بە بەشێک لە ناتۆ دووچاری ئەم داگیرکاری هاتۆ لەلایەن رووسیەکانەوە پێ دوای فنلەندا و سویدیش دووچاری ئەمە ببنەوە. خۆی ئەوەی ڕاستی بێ فینلەندا و سوید لە ڕێگەی بریتانیەوە کارێکی دەستپێشخەری کراوە بەوەی کە ماوەیەک لەمەوە پێش بەڕێز بۆریس جۆنسن سەردانی ئەو دوو وڵاتەی کردووە لەگەڵ هەردوو وڵاتەکەیە سیاسەتێکی ئاسایشی وەکو چۆن وەکو مزەکەرەیەکی تەفاومی ئاسایشی ئەنجامدا ڕێککەوتنامەیەکی ئاسایشیە و لە بیرمان نەچێ بریتانیا نزیکەی 3000 سەربازی هەناردەی سوید و فینلەندا کردووە بۆ ئەوەی کە بتوانن پێکەوە ئۆپەراسیۆنی هاوبەش ئەنجام بدەن و ئەمەش بەشێکە لەو تاکتیکەی کە بریتانیا بەکاری هێناوە لە حاڵەتێکە ئەگەر بێت و ئێستا هێرش بکرێتە سەر ئەو دوو وڵاتە ئەگەری ئەوە هەیە کە ئێمە وەڵامی بدەینەوە لە بەرەوەی ئێمە لەوێین ئەمە یەکێکە لە هەنگاوەکان بۆ پاراستنی ئەو دوو وڵاتە تا ئەوەی کە دەبن بە ئەندام چونکە پرۆسەی ئەندامبوونی ئەو دوو وڵاتەش من پێم وایە وەکو حاڵەتی مەسەرەن وڵاتانێک نییە کە مەسەن نزیکەی 20 ساڵە چاوەڕوانەکەن و نابن بە ئەندام بەڵکو لەوانەیە لە ماوەی ئەم یەک دوو مانگ و سێ مانگ و چوار مانگە ئەنجام بدرێت لە بەرەوەی بە خێرایی کاری لەسەر دەکرێت و پرۆسەکە هەرەوەی دەنێرێتە بڕۆکسل و لەوێ دەنگی لەسەر دەدرێت لەلایەن ئەو سی ئەندامەی کە هەیە بە دەرلەوەی کە مانگێک بخایێنێ بەڵام لەم مانگەدا پێ وایە رووسیا هیچ کاردانەوەی سەربازی دیژی فنلەندا و سوید بەکاربێت. بەڵێ وەکو باسم کرد مەسەن بریتانیا و دەستپێشخەریە کردووە بریتانیا ڕێگری بکات لە رووسەکان بۆەوەی ڕێگری بکات لە ئەگەری ئەو شتەی کە ڕوئەدا بەدەر لەوەش سەرۆکی فینلەندا سەردانی پوتینی کرد پێکەوە پرس کۆنفرانسێکیان هەبوو کە باس لەو بابەتەش کراوە کە ئێمە دەبین بە ئەندام لە ناتۆ و ئەو دەڵێت ئێمە گرفتمان نییە چکە ئەوە وڵاتێک کە سەروەری خۆی هەیە و ئەندامبوون لە ناتۆ خۆتان دەزانن بیرۆکەی ناتۆ بیرۆکەیەکی بەرگریە نەک هێرشبەری و رووسیاش ئەوە دەزانێت و ئەڵێ ئێمە گرفتێکمان نییە لەوەی کە ئێوە هەردوو وڵات دەبن بە ئەندام لە ناتۆ بەڵام پێشمان خۆش نییە دەبێ ئەوەش بزانن کە ئێمە پێمان خۆش نییە وەکو باسم کرد ئێوەش ئاماژەتان پێی کرد کە سنوورەکان نزیک دەبنەوە لە یەک کە ئەمە لە جەنگی ساردەوە بێ بە جەنگێکی گەرم تا ڕادەیەک کە با بڵێن هێزی ناتۆ کە هێزێکی ڕۆژئاواییە بەرامبەر بە رووسیا کە هەژمون خوازە و مەبەستێتی با بڵێن زیاتر فراوانخوازی خۆی لەسەر حسابی وڵاتانی تر ئەنجام بدات ئێوە ئاماژەتان بە دۆڕگەی قرم کرد بە پێشووتر مەسەلەن جۆرجیا وەکو نمونەیەک هەیە لە ئارایە کە ئێستش هێزەکانی رووسیا لە ناوێ وجودیان هەیە هەر لە بەرەوەی کە جۆرجیا داوای کرد کە ببێ بە ئەندام لە ناتۆ بەڵام وەکو چۆن لە پرۆسەی ئەندامبوونی ئەم دوو وڵاتە فینلەندا و سوید ناکرێ بەراورد بکرێت لەگەڵ ئوکرانیا ناکرێ بەراوردش بکرێت لەگەڵ جۆرجیایە لەبەر ئەوەی ئەم دوو وڵاتە بە چڕی لە ناو یەکێتی ئەوروپان ئەم دوو وڵاتە زیاتر ڕۆژئاوایین و هەموو بەهاکانیان ڕۆژئاواییەکی سرفە و ماوەیەکی زۆرشە بێلایەن بوونە لە بیرتان نەچێت مەسەلەن لوتکەی هێلسنکی کە دۆناڵد ترامپ لەگەڵ پوتینە لە فینلەندا ئەنجام بدرا یعنی ئەمە وەکو چۆنڵێت جۆرێکە لەوەی کە هەموو وڵاتان بە ئیجابیەوە ئەیان ڕوانیە ئەم دوو وڵاتە لە ئۆکرانیا پرۆسەکە بەو شێوەیە نەبوو کە ئێمە تەسەوری بکەین کە مەسەلەن سەقامگیریەک هەیە بەڵکو لەوێدا مەسەلەن
ئەو خۆپیشاندانەی با بڵێن ڕەنگا و ڕەنگەکان کە ئەنجام دراوەی پێڵێن شۆڕژی پرتەقاڵی دواتر مەسەلەن پێش ئەوەش حکوومەتێک لەسەر دەسەڵات بوو کە لایەنداری رووسیا بوو اینجا زیلینسکی کە هاتۆتە پێشەوە ئێستا رووسیا پێی دەڵێن نیونازیەکان لەسەر دەسەڵاتن و ئەمانە یعنی تا ڕادەیەک ناسەقامگیری سیاسی هەبووە لە وڵاتە ئەمە لەگەڵ فینلەندا و سوید بەراورد ناکرێت کە دیموکراتن و سەقامگیری لە خۆیاندا دەبینەوە. بەڵێ بەڕێز دکتۆر مەجید حەقیجۆ لە ڕوونکردنەوەکەی میوانەکەم بوو لێرە لە دیوێکی ترەوە ئەگەر سەیری بکەین ئەندامبوونی سوید و فنلەندا لە کاتێکی ئاوادا ئاماژە نییە بۆ ئەوەی کە ئەم جەنگە درێژخایەن دەبێت چکە سویدێک لە جەنگی جیهانی دووەم بێلانی خۆی هەڵبژارد وەکو فنلەندا وەکو زۆر جێگایتر بە تایبەتی سوید لەم دۆخەدا بیەوێ ببێ بە بەشێک لەو هێزێکی ئێستا دژی رووسایە ئایا ئەمە پێمان ناڵێت ئەو جەنگێکی ئێستا هەڵگیرساوە لە رووسیا ئوکرانیا درێژە دەچێشێت و لەوانەیە پەل بەهاوێ بۆ زۆر شوێنی تر؟ هەجر ئەوە کە شەڕەکە درێژ بخوارێتن زۆرە و هەجر ئەوە کە بەڵام هەموو هەوڵی وڵاتانی ڕۆژەوە ئەوەیە کە شەڕەکە تەنیا لە ئوکرانیا بمێنێتە لە چارچوبەی ئەوێدا بمێنێتەوە کاری بکرێت کە رووسیا وا لەوێدا وەک دەڵێن لە قوپیدا بکەوێت کە ناتوانێتن بیر لە هێرش بۆ وڵاتانی دیکە بکاتەوە بەتایبەتی ئەو جەمەڕ ئابوووریانەی سەختەی کە لەسەر رووسیا کێشراوە پێم وانە لە درێژخاندا بتوانێتن بکات بەڵام لەلایەن دیکەوە جیهانی بەرەو چەند جەمسەری بوون دەڕۆت بەرەی ئەوە دەڕۆتن کە بەرەکان بە تایبەتی لە ڕووی بایەخەوە لە دژ یەکتر بکەن حەز دەکەم ئەو سەرنجە بخەمە ڕوو بەر لەوە کە هێرشی رووسیا بۆ ئوکراین بەر لەوە کە پرسی ئەندامبوون یا داخوازی ئەندامەتی ئوکراین بوو ناتۆ بێت مەسەلەی دموکراسی لە وڵات مەسەلەی پێشەکردنی دموکراسی لە وڵاتە بوو بەهۆی ئەوە کە ئوکراین وڵاتی گەورەیە بەچاو بە وڵاتانی دیکەی پێشووی سۆڤیەت بە وڵاتێکە کە بەشێکی زۆر لە خەڵکی روس خزمەتیان هەیە لەناو ئوکرایندا و ئەوە دەتوانێتن شوێندانێکی زۆر بێت بە نزیکترین وڵاتێکە کە نزیک بە لە دەوروبەری ئەودا 1975 خەڵکی دانیشتوانی رووسیادا دەنشن ئەمە ترسی حکوومەتی رووسیا زۆرتر بوو کە دموکراسی دەشە بکات بەرەو ناو رووسیا بووێت ئەمە ترسی هەرە گەورەی ئەو بوو بەڵام لە پەیوەندی لەگەڵ فنلەندا ئەم کێشەیە چونکە یەک فنلەند لە ئاستی نێوانەتەوەیدا وڵاتێکی ئەوەندە گەورە نیە ئەوەندە شوێندانە نیە دوو زیاتر لە 100 ساڵە ئەوەنە هەوسەی بوون درستە لە جەنگی شەڕی دووەمی جیهانیدا کێشیان هەبووە فنلەند ناچار بووە عەرەبووی شەڕش بکاتەوە بەڵام ئەو هەوسەیە تا ئەمڕۆ ماوەتەوە فنلەند دەورێکی زۆر سازکردنی پردی هەبووە لەبەرەوە من پێم وانییە شەڕەکە یەشە بکاتن بەڵام لەوانەیە شەڕەکە درێژ خۆیان بێتن چونکە لە شەڕی درێژخۆیاندا هەم رووسیا دوای ئەوە دەگەڕێتن کە هەندێک امتیاز لە وڵاتانی ڕۆژەوە بگرێتن بە هەمیش ڕۆژەوە لە دوای ئەوە دەگەڕێت کە رووسیا ڕۆژ بە ڕۆژ لەوەستر بکەوە کە بتوانێتن هێژمونی ئەو لانەکەم لە درێژخۆیان و کوردمەوەدا لە ئاستی جیهانیدا کەم بکاتەوە. بەڵێ دکتۆر سامان ئەم پرسیارم لەسەر درێژی و کوردمەودای شەڕەکە لەوە سەرچاوێگرتە هەفتەیەک بەر لێسا وەزیری بەرگری بەریتانیا وتی دەبێت خۆمان بۆ 10 ساڵ و زیاتر لە 10 ساڵش ئامادەکەین بۆ ئەم شەڕە واتە بە شێوازێکی تر ئەگەر باسی بکەن شەڕێکی درێژخایەنە لەم مەودایەدا لەوانەیە زۆر وڵاتی تر کێشی شەڕەکە بکرێن تۆ پێ دوایە شەڕەکە تاکەی دەخایێنێت کەی لەوانەیە ئەم شەڕە کۆتایی پێبێت خۆی پێشبینیکردن بۆ ئەوەی کە شەڕەکە کەی کۆتایی پێدێت بەڕاستی تۆزێک ئەستەمە ئێمە من نەتوانم تەنها باس لە هێنری کیسنجەر بکەم وەکو منەظڕێک سەبارەت بە جەنگی ئۆکرانیا قسەی کردووە ئەو دەڵێت کە لە پاش جەنگی ئۆکرانیا پێویستە رووسیا بە خۆیدا بچێتەوە بە سیاسەتەکانی خۆیدا بچێتەوە و هەروەها بەهاکانی خۆیش سەر لە نوێ هەڵسەنگێنێتەوە ئەمە وەکو چۆن لە استراتیژێکە کە باوڵێن ڕۆژئاوا زیاتر درێژمەودار تەماشای دەکات کە دەڵێت رووسیا نزیکەی 4000 کیلۆمەتر مەرزی هەیە لەگەڵ چینە چین ڕکابەری سەرەکیە لەگەڵ ئەمریکایە یعنی ئەم تیۆریە ئێستا لە ئارادایە کە ئەگەر بێت و رووسیا لە ئایندەیە ببێت بە ئەندامی ناتۆ ئێمە دەتوانین وەکو چۆنڵێت لە بینی چین و خۆمان وەکو ئەندامی ناتۆ و بەهاد ڕۆژئاوایەکان 4000 کیلۆمەتر سنوورمانە بێت ئەمەش سنوور
سنووردانانە بۆ وڵات هەژمونونەکانی چین لە ئایندەیە ئەمە وەکو تیۆریەک باسی دەکەم سەبارەت بە درێژخایەنی ئەم جەنگە ئێوە دەزانن کە لە ڕابردووە فینلەندا لە جەنگی زستانی پێدەڵێن کە لە ساڵی 1939 تا 1940 بەردەوامی هەبوو زیانێکی زۆر گەورەی بە ڕووسەکان گەیاند ئەوەی کە ئێستا باس دەکرێت کە بەنسبەت ئۆکرانیەوە ئۆکرانیەکان بەرگری دەکەن و نیشانێتداوە کە سەرکەوتنش بەدەستێنن لە هەندێک شوێندا و لەلایەنی ڕۆژئاوەوە زۆر بە چڕیش هاوکاری و پاڵپشتی دەکەن بۆیە ئەم جەنگە کراوەیە ئێستا ناتوانین بڵێن سنوورەکەی تا چۆیە بەڵام ئێمە هیوادارین بە زووترین کات کۆتایی پێبێت چکە جەنگ هەمیشە نەهامەتی لەگەڵ خۆی دەدایێنێت. تۆش پێدوانیە جەنگی کە درێژخایەن دەبێت ئەوە بە زووی کۆتایی پێنایە؟ ئێمە دەزانین ئێمە لە عێراق جەنگی عێراق و ئێران هەبوو کە 8 ساڵی خایاند و زۆر هەوڵی نێودەوڵەتیش هەبوو بۆ ڕاگررتنی بەڵام هەر بەردەوامی هەبوو لەبەر ئەوەی بەرژەوەندەکانی هەندێک وڵات هەندەری ئەوە بوون کەنجەکە بەردەوامی هەبێت بە هەمان شێوە لەوێش بەرژەوەندی وڵاتەکان هەیە کە مەسەن چەکی خۆیان تاقی دەکەنەوە و بەرژەوەندەکانی خۆیان وایان لێ دەکات کە ئەمڕۆ ئوکرانیا ببێت بە نمونەیەک بۆ جنگاوەری بەرامبەر بە رووسیا و لە هەمان کاتشا رووسیا چەکەکانی خۆی تاقی دەکاتەوە بەڵام ئێستا پاشەکشەی رووسیا لەم بابەتەدا شکستێکی گەورەیە بۆ پوتین و بۆ دەسەڵاتێکی کە ئەمە مەحاڵە بەجا بۆیە ئاماژەکان بەوە دەڕۆن کە ئەم جەنگە زۆر درێژخایەن. من یەک خاڵێکی بە کورتی ئیزافەی بکەم ئەوەی وتەیەکی ئەلکسەندەر دۆگینە کە باستە ئەم جەنگە دەکات و دەڵێت ئەگەر بێت و رووسیا لەم جەنگە بدۆڕێنێ کەواتە وجودی نامێنێت لەسەر نەخشەی زەوی بۆیە دەبێت رووسیا بە هەموو شێوەیەک هەوڵی خۆی بدات و تەنانەت باسی ئەوە کات جوڵی ئەتۆمی ئەگەر ئەنجام بدرێت ئەوەش گرفتێکی گەورەی ترە. خۆزگە دەرفەت زیاتر بە بۆی قسەی زیاترمان کرد بە زۆر سپاسی بەڕێز دکتۆر مەجید حەقی دەکەم شارەزا لە پەیوەندی نێودەوڵەتیەکان کە لە وڵاتی هێلسینکیەوە لەگەڵم بووی هەروها بەڕێز دکتۆر سامە سۆرانی کە لە ستۆدیۆی ناوەندەوە لەگەڵمان بووی زۆر بەڕێزی کە استراتیژی هەفتەی داهاتوو خواتان لەگەڵ خۆزگە دەرفەت زیاتر بە قسەی زیاتریشمان کرد.